زانکۆی جیهان لە سلێمانی کۆڕێکی بۆ نووسەر و وەرگێڕ هیوا قادر بە ناونیشانی نووسین و ئەزمون ساز کرد. لە کۆڕەکەدا نووسەر باسی ئەزمموی نووسین و وەرگێڕانی خۆی کرد. من ليش يقولون نوانية مو قسماني لازم عن كهات نخوشكتي من الملائكة شلون يعني ئەمڕۆ لەلایەن زانکۆی جیهانەوە لە بەشی وەرگێڕان داوەتکرا بووم بۆ پێشکەشکردنی سیمینارێک لەسەر ئەزمونەکانی خۆم. لێرە من بە شێوەیەکی چڕوپڕ باسم لە ئەزمموی نووسین کرد، هەم لە شار و هەم لە هونەری جێڕانەوە کوڕۆمان. دواتر باسم لە ئەزمموی وەرگێڕانەکانی خۆم کرد کە لە زمانی سویدی و بەشێکی لە زمانی عەرەبیەوە کردومە. بەڕاستی هاتنی ئێمەمانان بۆ ئەم جێگایانە بێ ئەندازە کاریگەری گرنگی هەیە. نووسەران ئەوێت لەگەڵ خوێنەرەکانی خۆیانە نزیک بنەوە لەیان و گویان لێ بگرن و بزانن پرسیارەکانیان چییە. ئەم سیمیناری ئەمڕۆ بەجۆر لە جۆرەکان دڵنیام کە زۆر جیاوازە لەو سیمینار و لەو وانانەی کە مامۆستەکانە بە قوتابیەکانی هەڵێتەوە. لەبەرەوە بۆ ئەوان پرسیاری زۆر جەوهەری و گەوریان لا دروستە بێ کە ئێمەمانان وەکو نووسەر و وەرگێڕ چۆن ئیشەکەین و چۆن بیرەکەینەوە لە کارەکە. لەبەرەوە پێم وایە کاریگەری باشیەیە. ئێمە وەکو بەشی وەرگێڕان لە زانکۆی جیهان سلێمانی ساڵانە هەوڵێن وەکو ئەرکێکی نیشتیمانی خۆمانی ئەزانین کە هونەرمەندان نووسەران وەرگێڕە بە تواناکانی کوردستان بانگەشت بکەین بۆ زانکۆمان و وەتیایە مەراسیم یان کۆنفرانس یاخود پانێڵی تایبەتیان بۆ ئامادە بکەین کە تایە باسی ئەزمونەکانی خۆیان و کاری نووسین و وەرگێڕانی خۆیان بکەن. لەبەرەوەی پێمان وایە هەم لەلایەنێکە ئێمە ئەتوانین بەم ڕێگەیە خزمەتی کوردستان نووسەرەکانی بکەین، لەلایەکی تریشەوە ئەزمونێکی زۆر باشە بۆ خوێندکارەکانمان، چونکە لە ڕاستیە ئێمە لێرە خوێندکارەکانمان بۆ ماوەی 4 ساڵ تەکنیکەکانی وەرگێڕان فێرە بن، فێرەکرێن کە لە بوارە جیاوازەکانە وەرگێڕان بکەن. بۆیە پێمان باشە کە ئەزمموی ئەوان بۆ خوێندکارەکانمان بگوازینەوە توان سوودی لەوە بگرن. هەروەکو بینیشتان خوێندکارەکانمان لەناو قاکەیە پرسیاریان بۆ دروست بوو کە ئەمەش ڕەنگە بڵێن هاندانێکی زۆر گەورەیە بۆ ئەوان کە ببینن ئەو کەسانە کە وەرگێڕن کە نووسەرن لەو پلە و پایە بەرزەیان و توانی ویانە بە وەرگێڕانەکانیان بە نووسینەکانیان بچنە ناو دڵی هەموو کەسێکەوە.